ئەی سڵاو بەڕێزان، سڵاو ڕێزم هەیە بۆ خانمان و گەنجان و لاوانی کوردستان. هیوادارم هەمولایەکتان باش بن، بەخێر بێن. دوا بزانم ئەگەر هەڵە نەبم دوو جاری تر قسە و باسم کردیە سەبارەت بە بابەتی خەتەنە، بەڵام ئەمڕۆ جارێشتر قسە و باسی لەسەر دەکەینەوە. ڕەنگ بێ ئەمڕۆ تۆزێ قوڵتر بچینە ناو بابەتەکە. بەڵام تکایە لە سەرەتا یعنی سلسلەی ئەفکارمان تێک مەدەن، شەلم کوێرم ناپارێزم نەبی، یعنی ڕاستەکانمان بۆ مەکەن بە هەڵە و هەڵەکانمان بۆ مەکەن بە ڕاست، وازمان لێبینن. قەینا ئێمە با تەجوید نەزانین، هەر خۆتان با تەجوید با بزانن. قەینا ئێمە با بڵێن ئینشەق القەمەڕ و ئێوە بیکەن بە مؤەنەث و بڵێن ئینشەقەت القەمەڕ. قەینا ئێمە لە هەڵەکان با بەردەوام بین و ئێوە ڕاستیەکانی ئێمە بکەن بە هەڵە و هەڵەکانی خۆتان بکەن بە ڕاستی. ئەوە ئەو دەبەنگە بوو کاتی خۆی تحەدای منی دەکرد و دەیگۆ 3 دەقی قورئانت بۆ دەنێرم بۆمان بخوێنەوە. کوڕم تۆ جیاوازی ناکەی لە نێوان مودەکەر و مؤەنەث. القەمەڕ مودەکەرە، تا التەئەنیس وەرناگرێ. و ئەگەر تۆ توانیت من یەک ڕستەی عەرەبیت دەدەمێ، ڕاستە و خۆ لە لایف پێت دەدەم کە بۆ ئێعراب بکەی. ئەگەر زانیت ئێعراب بکەی، ئەو پشتیوان عەبدوڵڵایە جارێک کە لە لایف دەرناکەوی، باشە ئەو پشتیوان عەبدوڵڵایە جارێک لە لایف دەرناکەوی. کوڕم ئێستا فعلێکت بدەیتێ ڕەنگی بڵێ فعل مستەقبل، کەوا لە زمانی عەرەبی مستەقبل نییە. تۆ گونت و جێزەر لێک ناکەیتەوە تەنها لە ناو هەندێک مناڵ تاڵ، مناڵ و کاڵفام خۆت پێ پیاوە. نمونەیەکت با بۆ بێنم سەبارەت بەمە. من وشەی پیاو بەکاردێنم چکە ئێوە بڕواتان بە پیاو بوونە. کاتی خۆی لە نەخۆشخانەی فریاگوزاری هەولێر کارم دەکرد. ڕەتهەی ژنان هەبوو، ڕەتهەی پیاوان هەبوو. ڕۆژێکیان لای ژنان داواممان دەکرد، ڕۆژێکیان لای پیاوان. لەگەڵ دکتۆرێک بە ئەسڵ تورکمان بوو بە ناوی دکتۆر ئیسماعیل، کوڕێکی باش بوو. کاتی شەڕی ناوخۆ بوو. وابزانم شەڕی یەکێتی و بزوتنەوە بوو ئەگەر هەڵە نەبم. هەردووکمان ناومان دەرچوو. ناوی من لای ڕەتەی ژنان بوو، ناوی ئەو لای ڕەتەی پیاوان بوو. هات بۆ لام گوتی دکتۆر پشتیوان. گوتم بەڵێ فەرموو دکتۆر گیان. گوتی ئیشتا دەتانی یعنی پیاوەتێک لەگەر من بکەی؟ گوتم بە چاوان، یعنی چی دەوێ بە چاوان؟ گوتی من زۆر دەترسێم لە لای پیاوان ئیش بکەم. گوتم بۆ؟ گوتی من زۆر دەترسێم. گوتی ئەوە نییە بریندار و جەریح دەینن، بریندار خین، ئەو پیاوانە دێن چەک کلاشنکۆف، من دەبینم زەندەق دەچی. ئەوە دکتۆر ئیسماعیل ماڵیان لای حەدید و خەشەب بوو. گوتم ئێستا چی لە من دەوێ؟ گوتی ئەگەر تۆ بتوانی بچیتە لای پیاوان، من لای ژنان داوام دەکەم. ئێگوتم بۆ؟ یعنی مەوزوعەکە چیە؟ گوتی من تەنها دەتوانم ئیسپاتی ڕجوولەتی خۆم بکەم لە ناو ژنان. گوتی من تەنها دەتوانم ئیسپاتی پیاوبوونی خۆم بکەم لە ناو ژنان. جا کوڕم تۆ تەنها دەتوانی ئیسپاتی مامۆستایی خۆت بکەی لە ناو هەندێک دەبەنگ. بەڕاستی شەرمەزاریە کەسێک دیفاع لە قورئان بکا و بە ئێمە بڵێ سەرچاو کاک بێستون، بە ئێمە بڵێ ئێوە تەجوید نازان. جا بۆ تەجوید بزانم هەی گەوج؟ من چۆن هەر پەرتووکێکی تر دەخوێنمەوە، قورئانەکەشت ئاوا دەخوێنمەوە، بەڵام لەسەر تۆ شەرمە داکۆچی لە موحەممەد بکەی، لە قورئان بکەی و پێت وایە قورئان لەفزی ئەڵڵایە، اینجا جیاوازی نەکەی لە نێوان مودەکەر و مؤەنەث. جامعە مؤەنەثە و جامع مودەکەر. تێدەگەی؟ وعنب عنب مفردە و ئەعناب جەمع. باشە؟ فەرج مفردە و فروج جەمع. پێغەمبەرەکەت فروجی هەبووە، یعنی کۆمەڵێکی هەبووە، کۆمەڵێک لە دوای یەک. ئای زەمانە، ئای زەمانە،
ڕازەکەی دوێنێ کاک پێشەوە پەیوەندی کرد بێنێشەوە گوتی دکتۆر گیان دەتەوێت درێژی کەیتەوە تحەداگەت گوتم بەڵێ کاک پێشەوە زۆر تەبیعیە گوتم ئەگەر ئەو پیاو بێ و جورئەت لە خۆی نیشان بدا گوتم من دامنابوو بە یەک مشتە کۆڵا لە ناو حەبلی مەلاکەمە کۆتایی پێبێنم بەڵام تحملی مشتە کۆڵەیەکیشی نەکرد زوو تەسلیم بوو کارەگەی زوو تەسلیم بوو دەبێ بتکەم بە پیاو هەر دەبێ بتکەم بە پیاو هەرەگەی و ئەگەر هات و پرسیارێکیش نەتزانی وەڵام دەیتەوە بڵێ ببوورە دەتوانی ڕوونکردنەوە بدەیت دەڵێم کامەلم وەڵامانەی خوارەوە ڕاستە ئەی محەممەد دوودەجی بووە بی محەممەد مێباز بووە سی ئەنی چوار وەڵامت دەمێ بۆی ABCD من دڵنیام تۆزێک ڕەنگ بێ باش بیتۆ لە ABCD یعنی ئەلف بە ABCD باشترین وەڵام هەڵبژێت و ئەگەر هات و نەشزدانی کامە وەڵامە دوو وەڵامت بۆ لا دەبم دوو وەڵام بمینێتەوە بۆی وەکو شێر و خەت 50 بە 50 ئاوا وەڵامەکەی دەربچێت و ئەگەر هات و لەمەش نەتزانی ڕێگای سێمت پێ نیشاندەم دڵێم پرسیار لە ئامادەبووان بکە سەرچاو بەخێر بێن هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاو هەموو لایەکتان بەخێر بێن دەڵێم وەڵام لە ئامادەبووان بکە کوڕم ئەگەر خۆت پێ پیاوە و پیاوبوون بە شتێک دەزانی 5 ڕۆژ 6 ڕۆژ تێپەڕیوە بەسەر ڤیدیۆکەی من وەکو مرد وەرە مەیدان من و تۆ دبیت بکەم لەسەر قسەی کاک پێشەوە من ئەو قسە دووبارە دەکەمەوە باشە کاتی خۆی هەرچی مناڵ و تاڵ هەبوو دەدناردم گۆ کوڕم تۆ لە ئاستی من نی بەڵام واستان نەهێنا ئێستاکە پێ دەڵم وەرە دیبیت بکەین بۆ ئەوی بتکەم بە پیاو دەتکەم بە پیاوێکی معقول هەرەگەی دەتکەم بە پیاوێکی معقول هەرەگەی تۆ نەبووی دەتگوت پشتیوان عەبدوڵڵا بن سێ ئایەتی قورئانت بۆ دەنێرم ئەگەر زانیت بخوێنیتەوە ئەو کاتە هەر تۆ نەبووی ئەها وابوو تۆ بووی هەر ئەو پیاو بوو کاتێک دەیگوت انشقت القمر ئەوجا دەزانی چۆنە یعنی زنجیرەی ئەفکار دوایە نەڵی زنجیرە کاک فاتح چاوی چاوم دواتر نەڵی زنجیرە ئەفکارم تێک چوو شەیە ئەگەر دەشتەوێت شەلم کوێرم ناپارێزم بەردەوام بە باشە کاک فاتح گیان یعنی ئای زەمان هەرچی گەوج و گوجەر هەیە لێمان بوون بە مامۆستا هەرچی مرۆڤی ئاقڵ و ژیریش هەیە کەوا ڕۆژانە تەکفیر دەکرێن لەلایەن دەبەنگەکان سەرچاو بەخێر بێن ڕێستان هەیە هەموو لایەکان ڕێستان هەیە کاک فاتح لەسەر خەتە چۆنی کاکە برا چی بکەین بابێنە سەر بابەتی ئەمڕۆمان منیش خوام نییە بۆ ڕابواردن کاکەجان من حەز دەکەم بە ئینسانی دەبەنگ ڕابوێرم بەدەست خۆم نییە لە جیناتمدایە من حەز دەکەم ڕابوێرم یعنی باگاکە با هەولێریش بادانەیەکی تێداوی جار بەجار با ڕابوێری خۆ کفر نییە ئێمەی هەولێری هەمیشە تا ڕادەیەک مرۆڤی هەژار و فەقیر و خەریکی ئیژ و کاری خۆمانی دەگەی باوکم هەموو جارە دەگوت بەخوا پشتیوان کوڕم دەگوت من 8 کوڕم هەیە دەگوت تۆ زۆر لەوانەی کەوا حەزت لەگاڵتە و ڕابواردن و شتی لە دەگوت لە هەژدانە بادانێکی وای تێداوی دانەکەشم با تۆبی کوڕم چی تێدایە خۆ کفر نییە کارل مارکس ئای زەمانە جا ئەگەر دیبیتەکەشت کرد دەزانی چییە یەک پەرەگرافی عەرەبیت بۆ دەینم دەست بەجێ دەدەمێ بزانم دەزانی تەرجمەی کوردی بکەیت یا بزانم قاموس و گوگڵ بەکاردێنی ئەوانە فێرن
گو وشکەی قینجان بە خەڵکانی تر هین دەکات کوڕم کەم فیکە عەیب وەنتە تەعیب الناس چەندەها کەم و کوڕی و عەیبت تێدایە باشتر نییە هاتی و من وەک دکتۆر ئامۆژگاری دەگەم ڕۆژان و بڕۆ بۆ جیم یەک ورگت داناوە لە پێش خۆت تێدەگەی دڵی قەنینەی غازە بە زات و سیفەتی خوای دەتوانی ئەوە چایە لەسەر دابنێ ئەوە چایە تێک بدەی یا میزی وشتر ئەوە لەسەری دەڵێ من لەبەر ئێوە وازم لە چاکەت و هینی واهێنا تۆزێک بڕۆ وەرزش بکە داوشێ من دڵنیام شەوانە پرخەت دەڕوە قوڕ بەسەر دراوسێکانی نەرویجت من دڵنیام دەدانەی ئەملا و دەدانەی ئەولا شەوانە لەبەر پرخیت و خەوی لێ ناکەوی دڵی مەچینەی لۆری ماڵم بە قوڕ نەگرتووی بەزەین بە خێزانەکەت دێتەوە هەی مانگای ئەلبان هەی مانگای ئەلبان بڕۆ تۆزە گۆرزش بکە من دەزانم پرخەت دێ پرخەی دێ تو مخەی دێ هاڕەی لەرزانە کەی دێ ناوی ماکەر کەریمە لە نەرویجیش پرخ هاتی بدە بڕۆ تۆزە هین بە ئاجا ڤیدیۆیەکی هەیە کاتی خۆی کەسێک پرسیاری لێ کرد سەبارەت بە جنۆ ئەو مۆزوعی جنۆکە بەڵێ یعنی لە ئیسلامدا بەڵام من دادەجیان ئەگەر کرا دواتر تەلەفۆنێکم بۆ بکە بە تەلەفۆن مۆزوعەکە بە تەلەفۆن دەبێت علمی جنۆکەشت لایە ئێوە هەمووتان وەکو پێغەمبەرەکەتان نەخۆشن بەڕوا بکە تێدەگەی ئەوە بابەتێکە وەڵحاسڵ لەو ڕۆژانە قسە و باسی لەسەر دەکەم ڕنگدانەوەی نەخۆشیەکانی محەممەد و ئەڵڵا کە محەممەد و ئەڵڵا هەمان کەسایەتین لە دەقەکانی قورئاندا بە درێژە قسەی لەسەر دەکەم و لە ڕوانگەی پێناسەی سایکۆلۆژی بۆ دەینم پێناسەی سایکۆلۆژی و دەین نیشانەکان چییە و دانە بەدانە دەقەکانی قورئان دێنین دانە بەدانە دەقەکانی قورئان دێنین تێدەگەی باشە ئەو چی دەڵێ لە ڤیدیۆیدا من لە ڕووداوەکانی هەفتەی شوبات لە سلێمان کورە درۆزن هەی کلااوچی ئەی من تەلەفۆن ئەی لە ڕێگای کاک ئازادی تەکنیک کەوا من لە سلێمانی بووم پاشەوەی لە هەولێر ئازاد بووم چوون بۆ سلێمانی کاتێک لە مەیدانی سەرا بووین کاک ئازادی تەکنیک تەلەفۆنی بۆ نەکردەوە لە نەرویج بووی گوتی پێویستمان بەوەیە قسە لەگەڵ مەلاکرێکار بکەین ئازاری تەکنیک کە گۆڕان بوو بە منی گو قسە لەگەڵ مەلاکرێکار بکە ڕەنگ بێ خەڵکی هەبی لە هەولێر بووی خەڵک بینی تێ سەرجادا و پاش ئازاد بوونم تەلەفۆنی بۆ نەکردی گوتت باشە دوای نیو سەعاتی تر ئێستا لە دەچینە نوێژ و دوای نوێژ تەلەفۆنتان بۆ دەکە ڕۆژی هەینی بوو دوای نوێژکردن تەلەفۆن نەکردەوە لە نەرویج تۆ کەی واز لە درۆکردن دەینێ هەی هەتی و تۆ کەی واز لە درۆکردن دەینێ یعنی شرم ناکەی بڕوا بکە من دەزانین چۆنە من خۆم لە ڕووداوەکانی هەفتەی شوبات لە هین بووم لە سلێمانی بووم جا خەریکە خۆشی بکە بە ڕێکخەری ڕووداوەکانی هەفتەی شوبات داوەشەی ئەوە ئاوا باوکی مناڵیشی من بەزەین بە مناڵەکانت دێتەوە من بەزەین بە مناڵەکانت دێتەوە تڕکەن باشە بابێنە سەر بابەتی خەتەنە ببورن بابەتی خۆشیش خۆشە بەڵام بابێنە سەر بابەتی خەتەنە ئەرێ موسڵمانان بەڕاست هەر بەڕاست ئێوە بۆچی ئەنی مناڵەکانتان خەتەنە دەکەن هاین پرسیارەکە و لێتان دەکەم بۆ هەموو شتێک دەبی عیبرەتێک هەبێ دەبی دەرسێک هەبێ خۆی دەزانی ئەن مۆزوعەکە چۆنە مۆزوعەکە چۆنە خۆی مۆزوعی خەتەنە ئەگەر هات و موعجزەی زانستی لە پشت موعجزەکە چیە ئەوانەی خەتەنە دەکرێن یعنی نەخۆشی HIV ناگۆزنەوە یعنی کاتی خۆی گەروەبی
معجزەکە یعنی فرعونیەکان دانهێناوە نیە چکە فرعونیەکان 2500 ساڵ پێش داین کردویانە فرعونیەکان معجزیان بۆ هاتووە کەواتە معجزەکە فرعونیەکان کردویانە نەک ئێوە خۆی دەزانی چۆنە یعنی مۆزوعەکە پاک و خاوێن نییە ئێوە بەڕادەیە گەوجێنراون لە خۆتانەوە سونەتە و نازانن یعنی شتێک ئەگەر هات و شەریعەتی ئیلاهی بێ دەبێ عیبرەتێکی لە پشت بێ مانایەکی هەبێ ئێوە بە چوار پەلەوە دەچنە ناویەوە بێەوەی بزان بابەتەکە چی و چۆن نییە سیر و سەمەرەکەی لەوەدایە خدای قورئان لە ئاەتی چواری سوڕەتی ئەتین دەڵێت ئەرە بە مؤنەس بیخوێنینەوە یا بە مزەکەر یعنی زنجیرە ئەفکارمان تێک مەدەن ڕجعان زنجیرە ئەفکارمان تێک مەدەن شەلم کوێرم ناپارێزم بەناو دەکەوین چۆنە ئاەتی چواری سوڕەتی ئەتین دەڵێتن لەقد خەلەقنا الئینسان فی ئەحسن التەقویم ئەڵڵای قورئان دەڵێ مرۆڤمان بە جوانترین و ڕێک و پێکترین شێوە دروست کردیە بەبێ زیاد بەبێ کەم بەڵام محەممەد یەکان دێن دەبڕن حەزیان لە بڕینە چوچی پیاویان دەستکەوێ سەرەکەی دەبڕن هیژنیان دەستکەوێ قیتکەی دەبڕن ئەوانەیان دەست نەکەوێ مل دەبڕن ملیان دەست نەکەوێ دەست دەبڕن دەستیان دەست نەکەوێ قاز دەبڕن حەزیان لە بڕینە زۆر حەزیان لە بڕینە دەیتر هەر شتێکیان دەستکەوێ دەبڕن خوداکەتان ئەڵڵاکەتان دەڵێ مرۆڤمان لە باشترین شوێنەوە و بە جوانترین شێوە دروست کردیە بۆچی دێن ئەو چەرمە دەبڕن خۆشتان نازانن مەوضوعەکە چی و چۆن نییە محەممەد هەندێکی لە زەردەشتی هێناوە هەندێکی لە سابیە هێناوە هەندێکی لە جوو هێناوە هەندێکی لە مەسیحی هێناوە تێکەڵ و پێکەڵێکی کردووە بۆ بەزەڵاتە اینجا خۆتان دەڵێن شەریعەتی محەممەدی بێ ئەوی بزان مۆزوعەکان لە کوێوە چکە ئێوە دەبەنگن خۆتان دەبەنگن خۆی دەزانی چۆنە مەوضوعەکە ئێمە بڕوامان وایە هەموو پێغەمبەرەکان عەلەیهی سەلام وەکو یەکن موسا و عیسا و پێغەمبەری بەڵام پێغەمبەری نازدارمان ئەشرەف الخەلقە ئەشرەف الئەنبیاءە خاوەنی مەقام مەحموودە لە ڕۆژی قیامەت لەسەر عەرشی ئیلاهیدا دەنێشێ وە شەفاعەتی عوزما دەکا پێغەمبەرمان خاوەن مەکارمی ئەخلاق تۆ بیر لەوە کردوتەوە بچی بزانی پێناسەیەکی ئەخلاق بۆ خۆت بدۆزیتەوە و لە ڕوانگەی ئەم پێناسەیەوە بێ هەڵسوکەوتی پێغەمبەرەکە لێک بدایتەوە بزانی ئایا ئەمە درۆیەکی شاخدارە و لە نووسینی محەممەدە یا بەفعلی محەممەد خاوەن مەکارمی ئەخلاق بووە نا چۆ ئەگەر بێ شیکەیتەوە هەڵی سەنجێنی بۆت بە دیار دەکەوێ محەممەد خاوەن یەک زەڕە ئەخلاق نەبووە هەر یەک زەڕە ئەخلاق تێیدا نەبووە وە بە بەڵگەش لە ڕابردوو باسم کردیە و دووبارەش باسی دەکەمەوە بۆ نمونە 2000 ساڵ 2500 ساڵ فرعونیەکان کردویانە بە پێی قسەی موسڵمانان بێ کە خەتەنەکردنی پیا و تەهارەتە و هەروەها شێر پەنجەکەم دەکاتەوە ئاید ئەو شتە قۆڕانێکەوە ڕۆژانە قسەی لەسەر دەکەن ئەوە فرعونیەکان دەبی مۆعجیزەیان کردوێ واتە مۆعجیزەکە بۆ ئیسلام ناگەڕێتەوە بۆشێ بۆ فرعونیەکان و لە دوای فرعونیەکان بۆ یەهودیەکان دەگەڕێتەوە باشە بۆ یەهودیەکان دەگەڕێتەوە بۆ نمونە ئەگەر هاتوو سەیری دەقی یەهودی بکەین لە پەرتووکی پیرۆز سەردەمی کۆن جا پەرتووکی پیرۆز سەردەمی کۆن خۆشتان نازانن چییە هەر لەوە فێربووینە تەورات ئنجیل تەورات ئنجیل تەورات چەند پەرتووکە و چۆنە و چۆن نییە لەوەش نازانن ڕێگای لەوەش نازانن بۆ نمونە لە سفر التەکوین ئەگەر هاتوو سەیر بکەی یاوەی واتە خودا نەک ئەڵڵای کەعبە ئەی بتەکە بوو پەیمانێک لەگەڵ ئیبراهیم دەکا
دەڵێ ئیبراهیم تۆ نەوەکانت لە ئیسحاق لە یعقوب دەکەم بە شەعب الله المختار، واتە گەلی هەڵبژێردراوی خودا و خاچی پیرۆزت پێدەبەخشم و وەک بەڵێنێک لە نێوان خۆم و خۆت دەبی پێستی کۆتایی ئەندامی زاوزەی نێرینە ببڕی و دەڵێت ئەم بڕینە دەبی لە ڕۆژی هەشتەم ئەنجام بدرێ. باشە؟ ڕۆژی هەشتەم ئەنجام بدرێ و دەڵێ هەر نێرینەیەک پابەن نەبێ بەم بڕینە ئەوە لە بەنی ئیسرائیل دەچێتە دەرەوە. زۆر ڕوونە، دەقەکە زۆر ڕوونە. باشە؟ هەر لەبەرەوە بڕین لە زمانی عەرەبی یعنی قەطع، دەڵێ قەطع عەهدەن، واتە بەڵێنی بڕی. بۆ نمونە لە زمانی کوردیش ئەگەر هاتو سیر بکەیت هەیە دەڵێتن بە خوێن بەڵێنت پێدەدەم. ئەو بڕینە کاتە کردوویەتی واتە خوێن لێ هاتن، خوێن نیشانەی بەڵێندانە. لە زمانی کوردیش ئێمە بەکاری دێنین، دڵێ بە خوێن بۆت مۆر دەکەم، بە خوێن بەڵێنت پێدەدەم. هەمان شتە دەلالە لەسەر ئەم بەڵێنەی نێوان ئیبراهیم و هەروەها یاوەی دەکا کە گەلی شەعب الله المختارن و هەروەها خاچ پیرۆز کە خاچ کەنعانیەکانیان پێددا. مۆزوعەکە زۆر ڕوونە. ئەلبەتە لە دوورگەی عەرەبی پێش موحەممەد قیتکە بڕین بوونی هەبووە. چۆن؟ قیتکە بڕین بوونی هەبووە، تەنانەت جوێنیان بەیەکداوە وەک ئیهانە و سوکایەتی بەیەکتر. زۆر جار بەیەکتریان گوتیە یا ئیبنە مقەطەعەت البذور، ئەی کوڕی قیتکە بڕ. بۆ نمونە ئیبن هیشام لە پەرتووشی مەغازی کەوا جوزئی سێئەم حەمزە لە شەڕی ئوحد کاتێک دەکوژرێ تووشی کەسێک دەبی بە ناوی سیباع بن عەبدولعوزە پێی دەڵێ چی پێی دەڵێت حەمزە؟ دەڵێ هەلم ئیلەیە یا ئیبنە مقەطەعەت البذور، وەرە ڕوبەڕووم بووە ئەی کوڕی قیتکە بڕ. وەڵا کوڕی قیتکە بڕ دەیکوژێ. این لە دوورگەی عەرەبی بوونی هەبووە، یعنی عادات و تەقالیدێکی باوی دوورگەی عەرەبی بووە، سەردەمی جاهیلی. باشە؟ و موحەممەد پێغەمبەرەکەتان جارێکیان ژنێک دەبینی کەوا قیتکە بڕە دەڵێتن زۆر لێ نەکەیەوە، ئاگادار بە، زۆر لێ نەکەیەوە، یعنی تۆزێش لێکەوە طەبیعیە، بەڵام زۆر لێ نەکەیەوە. پرسیاری من لە ئێوە ئەوەیە، پرسیاری من لە ئێوە ئەوەیە، موحەممەد بۆچی خۆی خەتەنە نەکردووە؟ ئیبراهیمی کوڕی تاوەکو تەمەنی 18 مانجی ژیاوە بۆچی خەتەنەی نەکردووە؟ موحەممەد فاتیمەی کچی بۆچی خەتەنە نەکردووە؟ موحەممەد عائیشەی بۆچی خەتەنە نەکردووە؟ کامە ژنەکانی موحەممەد خەتەنە کرابوون؟ ئەی ئەبوو بەکر و عوثمان و عومەر و عەلی بە گوێرەی کامە فەرموودا خەتەنە کراون؟ کە ڕۆژانە ئێوە مناڵان هەتک دەکەن، چکە ئەوە حاڵەتێکی زۆر ترۆمایە بەڕاستی لە ڕووی سایکۆلۆجیەوە. مناڵ دەگرن بە دوو کەسان هاوار دەکا، جا کچبی یا کوڕبی کاتێک دەیبڕن. چۆنە مۆزوعێکی ئاوا گرنگ کەوا عیبرەتی لە پشتا یەک دەقی قورئانتان نییە کە قسەی لەسەر بکا؟ قورئانەکەتان باسی گوایە، ئەڵڵاکەتان دەڵێ ئێمە لە قورئانەکە هیچ شتێک نەماوە باسی نەکەین، و هەموو شتێکمان بە تەفسیلی باس کردووە، كل شيء، هەموو شتێکمان باس کرد. تەنانەت ئەڵڵاکەت باسی چی دەکاتن؟ ئەڵڵاکەت سیر کرد لە قورئان، زۆر مهمە. بۆ شەل گوناح نییە، بۆ کوێر گوناح نییە، بۆ نەخۆش گوناح نییە، بۆ پیاو گوناح نییە لە ماڵی خۆی، لە ماڵی باوکی، لە ماڵی دایکی، لە ماڵی مامی، لە ماڵی خاڵۆی نان بخوا، وە کاتێک تۆژۆرەوە یەک سەلامی محتەرەم لە خۆی بکە، ئەسسەلام عەلەیکم لە خۆم. بۆ گوناح نییە بە تەنیا نان بخوا یا لەگەڵ جەماعەت. باسی هەموو ئەوان تا کردیە، بەڵام خوداکەتان لە بیری کردی ئەڵڵاکەتان باسی خەتەنە بکە. خوداکەتان هاتیە
يا أيها النبي آياتي بنجا سورة الحساب يا أيها النبي زور ميما لقد أحللنا لك أزواجك اللاتي آتيت أجورهن أي بيغمبر ژنەکان مان حەڵاڵ کردی ئەوانەی کرێکانێ تڕحێ و تەتاو ئەوە ساڵی شەشەمی کۆچیە یعنی 18 ساڵە محەممەد ژن دەتەقێنیتەوە چی بوو زینا بوو ئارەوەڵە یعنی 16 ساڵە ژنی هەیە و سێکسیان لەگەڵ دەکا هەمووی حرام بووە هەمووی زینا بووە لە کتوپڕێکدا ئەڵڵا بەبیری دێت و کورە جوبرائیل بەڵێ دەزانی محەممەد 18 ساڵە خەدیجەی هێنا عائیشەی هێنا سەلەمەی هێنا حەفسەی هێنا هیندی هێنا نازەم چی هێنا تا ئێستاکە ئێمە حەڵاڵمان نەکردووە یعنی ئەڵڵا گیان ئارەوڵە بڕە و دەقی بۆ بایبم بەخوا من هەر لە بیرم نەما بە تۆزێک پیر بوویمە دەزانی چۆنە یعنی جوبرائیل من پیر بوو پیر پێویستە تۆ جار بەجار بە بیرم بینیوە ئەخە چۆن دەبی پێغەمبەرە 18 ساڵە گانی حرام دەکا زینایە بابی بابم باپەلەپەل ئەو دەقەی بۆ بەدەی يا أيها النبي لقد أحللنا لك أزواجك اللاتي آتيت أجورهن 18 ساڵی پێشتر یعنی قورئانەکەتان باسی مەسائیلی بچووک و گەورەی کردیەوە خۆتان دەن ئەی پیاوان ئەگەر لە ئاو دەست هاتنەوە گوتان کرد ویا دەستان لە ژندا ئەگەر هاتو ئاو نەبوو ئەوە تەیەمەم بکەن یعنی دەستان بە گو دەبی یا دەستان لە ژندا سەیریکە المائدە وسورة النساء ئەگەر هاتو لە گوکردن هاتنەوە یا دەستان لە ژندا بە خۆڵی سۆر خۆتان پاکەنەوە ئەها دەست لە خۆڵی سۆر بدەن ئەها بەدەم و چاوتان دابینن دەتوانن پێم بڵێن ئەعجازی ئەمە لەکوێیە کوڕم دەستان بەگوو بۆ بەگوو دەستی بەگوو ژن و گوتان لە ئاستی یەکدانەوە هەی بێشەرەفینە هەی ئەڵڵا کەتان بێشەرەف هەی لە ئەڵڵا کەتان بێشەرەفتر خودی خۆتانن اینجا بە چیش پاک بیتەوە دەستی بەگوو بە خۆڵ اینجا دەوی بەدەم و صاعدا طیبا بەدەم و چاوت دابینە اینجا وەرە خوارەوە باسی تۆزێک باسی معجزەی ئەوم بۆ بکەم من دکتۆرم یعنی دەستی بە گوتان جا میکرۆب چەند حەزی لە خۆڵە وەی باوکەڕ میکرۆب نا میکرۆب خۆڵ زۆر حەزی لێتی بۆ ئیجازە و تێیدا گەشە بکە دەم چاتم جا مۆزوعێکی ئاوە قورئانەکەتان ئاماژەی پێ نەکردووە هاتوون دەڵێن خەتەنە سوننەیە سوننەت بووە بە گوێرەی کامە بۆ نمونە یەک فەرمودەتان هەیە یەک فەرمودە کە جێگای سەنەدی هەیە خۆتان باسی سەنەد دەکەن حەدیثەکانتان مەڵم بە قوڕ نەگیرێ دابەشتان کردێ بە متەوەتر و زەعیف و مام حەسەن و مام حوسێن و مام قەلەندەر و بە کەیفی گونی خۆتان کاتێک بتانەوێ ضعیف دەکەن بە قووەت و بە قووەت دەکەن هەتاوەکو دوای یەک فەرمودەتان هەیە کە سەنەدی هەیە ئەوانی تر هیچ تریان سەنەدیان نییە ئەویش عن أبي هريرة بخاري كتاب الاستئذان الفطرة 5 الختان والاستحداث ونطق الإبط وقص الشارب وتقليم الأظافر تمام تەنها ئەوەش سەنەدی هەیە ئەوانەی تر هیچیان سەنەدیان نییە باشە مانای چی پێغەمبەرەکەتان گوتیەتی لە فیترەتی مرۆڤە واتە لە سروشتی مرۆڤ خەتەنەکردن فەرمانی نەکردیە نەیگوتی خۆتان خەتەنە بکەن دڵی لە سروشتی مرۆڤە باش لە سروشتی مرۆڤە پێنج شت وانەکردن خەتەنەکردن دوو بەرتاشین سێ دەرکێشانی نابی بنهەنگڵت بە موز یا بە هین بتراشی دەبی ئاوە تووکانی دەربینی ئاوە سەیرکەم بەڕێزان ئاوە دەبی تووک ئاوا دەربینی دەبی ئاوا بکەی تووکی بنباڵنا تووک دەبی دەربینی ئەمە سنەتی پێغەمبەرتان بووە یعنی بچن بە موز لێ بدەن و بتاشن بنهەنگڵ نابی بنباڵتان نابی دەبی دەربین ئەوە پیگریت دەربینی ئاوا
چکە محەممەد کەسێکی سادس بووە حەزی لە ئازار بووە دەبی ئاوە بیگری بەدەست وای باوکە ڕۆ هێشا ئەرە کوڕم قەیناکە بێشی حەسەناتی زیاترە باری بابم یعنی هەرچەند جارێک بێشی ئەڵڵا جان تۆ یەک ئێش تەبیتن لە بۆ دەکا بە هەفتا حەسەنات وەچای حەسەنات لە باش بدا ئەو بەبراز ئادە باشە ئەوە دەبی دەربینی و سمێڵ قوتکردن وەنی نۆکتاشی تەوا ئەوانەی تر فەرمودەکانی تر هیچیان ئەویان نیە و لە فەرمودەیەشتر محەممەد دەڵێن نەوەڵڵا لە فترەتی ئینسان چوارش لە فترەتی ئینسانە پەشیمان بۆتەوە لە سنەن ترمذی پەشیمان بۆتەوە دەڵێن ناخۆی چوار شتی ترە دەڵێن چییە ئەربع بەزرێ لە سنەتی پێغەمبەرەکانە ئەربع من سنن المرسلین لە سنەتی پێغەمبەرەکانە چوار شت محەممەد دەڵێ لە سنەتی پێغەمبەرەکان چوار شتەیە الحەیاء التعطر بۆن لە خۆندان السیواک دەڵێن عیسا بەردەوام سیواکی بەکارهێناوە سیواک والنکاح گانکردن والنکاح آخر عیسا ژنی نەبووە ئەی محەممەد یەحیا ژنی نەبووە لە خۆتەوە هاتی سەد کردیە سیر و سەمەرەکە لەوەدایە بۆ نمونە خودی محەممەد یەک فەرمودەی ڕاز نییە بڵێدن خەتە نەکراوە بۆ نمونە دادە ئایشە گیان ڕەزای خوای لەسەر بێ و ڕووی سوور بێ و ڕووی سپی بێ نزیک بە 2500 فەرمودەی جێڕاوەتەوە زۆربەی بۆنی تۆواوی لێدێت تۆوا و سپێرم نوتفە فەرمودەکانی دادە ئایشە بۆنی سپێرمی لێدێ فەقیرەی ناحەقیشی نەبوو بۆشی گەنج بووە لە 18 ساڵی محەممەد مردووە و هەروەها لە تەمەنی 9 ساڵی تاوەکو 18 ساڵی تێر نەبووە چکە لەگەڵ 11 پیاوی تر محەممەد ورگن بووە توانای نەماوە سێکس بکە هەمووی بڕۆ ناکەم 50 سێکسی بینی بێ لە خلالی 9 ساڵ دواتریش 18 ساڵ بەپێی دەقی قورئان ڕێگا نەدراوە ژنەکانی محەممەد شوو بکەنەوە چۆن ویستویەتی دڵنەوایی خۆی بداتەوە ئەو فەراغە سێکسی هەیەی پڕکاتەوە لە ڕێگای دەرکردنی فەرموودە ئەفلامی خلائی پۆنۆگرافی لە ڕێگای فەرموودە ئائیشە ئەو هەموو فەرمودەی هەیە لەسەر محەممەد باسی شێوازی گانکردنی محەممەد دەکا باسی ئەوەی دەکا کەوا چۆن لە سووری مانگانە بەیەکەوە گانیان کردو و چۆن غوسلیان کردو و چۆن پێغەمبەری ئەڵڵا سەری کردۆتە سەرڕانی و پێغەمبەری ئەڵڵا قورئانی خوێندۆتەوە و پێغەمبەری ئەڵڵا جلی لەبەر کردیە و وەحی بۆ هاتی و پێغەمبەری ئەڵڵا نازانم چی هەموو شت باسی ئەوەی نەکردێ پێغەمبەری ئەڵڵا سونەت کراوێ یعنی خەتە نەکراوێ بەلاتانەوە سەیر نییە يعني بۆ نمونە فەرمودەیەکی صحيح بخاري كتاب الوضوء باب غسل المني وفركه سيدي أبو درقاب صحيح بخاري پەرتووچی دەستنوێژگرتن دەواازەی شۆرینی تۆوا و بەنینۆک لێکردنەوەی یەک دەرگای تایبەت لە پەرتووکەکەی مامە بوخاری بەناوی چی هەیە دەرگای شۆرینی تۆوا و لێکردنەوەی بەنینۆک بڕوا بکەم بەڕێزان صحيح بخاري كتاب الوضوء باب غسل المني وفركه شۆرینی تۆوا و لێکردنەوەی بەنینۆک چی نازم چی پێڵم بە کوردی ها بەنینۆک لێکردنەوەی چی دەڵێ ئەم دادە ئائیشە ڕەزای خوای لەسەر بێ هەموو فەرمودەکانی بۆ پیاوان جێڕاوەتەوە یعنی تەبعێکی هەبووە بۆ ژنانی نەجێڕاوەتەوە هەمووی بۆ پیاوان جێڕاوەتەوە هەتا ئائیشە بۆ نمونە غوسلی بە عەمەلی نیشاندا یعنی هەم مامۆستای عەمەلی بووە هەم نەسەڕیش بووە لە ڕابردوو ئێمە باسمان کرد ئەن سولەیمانی بن یەسار لا سولەیمانی کوڕی یەسار قالا گوتی
سألت عائشة عن المني يصيب الثوب برسيارم لداد عائشة كرت أجر بياو تواوي بسر جلي دابيتوا جا بزانا نتيجة دس برا خون دبيني بزانا شي شون وشون الله أعلم يعني أجر بياويك بونمونا إزاريان لبربوا بياو كان تواو أجر هاتو جلي بيشو يعني بوبة تواو شويني تواو سبيبو سألت عائشة عن المني يصيب الثوب فقالت عائشة قلتي بيا وكي نرويج بزانا لبوج النبي بلي فقالت ناي بلي قال يقول قدرتي فقالت يعني عائشة قلتي كنت أغسله من ثوب رسول الله عائشة دلي يعني هاتي بياو كبرسيتي أجر جليك تواوي بياو وكو ماك لسر بياوا بياو جلكي تواو وكو ماكي سبي أوا لسر بيشيبكا عائشة دلي راسكي من لا جلي بيغمبر دمشوري أري بيغمبرك تام براست يانزا جنيا بوا سيكني زي هبوا تواو چی کردیا لسر جلکەی تواو بەڕاستی چی کردی لەسەر جلەکەی ئەو جا فەرموودە زۆرە سلەیمە دەجێڕتەوە باشە ئائیشە زۆر فەرموودەی هەیە دەجێڕێتەوە وەبزانم زەینەبیش دانەیەش هەیە دەجێڕێتەوەش دەجێڕێت دڵێتم كنت أغسله من ثوب رسول الله لا جلي پیغمبري الله شويني تواوم دششت فيخرج إلى الصلاة إن جاء دردشو وأثر الغسل في ثوبه بقع الماء وعائشة بس تنها شويني تواو كي دششت نكم جلكا يعني أو شويني كوا ماچي قرتو بتواوي پیغمبري اسم القطان بقرباني جيغاي تواوي پیغمبر بن باشا اسمي القوتكان بقرباني أو ما كيبن كواجي قاي توي بيغمبري الله مباشرة هي بقرباني بن أري والله جاء دار عائشة ضلي تنها شوينا كم أو هذا شوري بيغمبر لبري دك شوينا كتربو دشوبوني وشكرهم ولا فرموديش تريشي ضلي نم دشوري أهات بنينوك هينم لكرت عندك آم ليدا برجانت أو دروي شوينا كي ديارو ضلي كاتو دروي مسند أحمد چونکە سپێرمی پیاو ئاگدارم بەڕێزان تەواوی پیاو لە ئیسلام تاهیرە خاوێنە نوێژی پێناشتێ ئەوی پیسی دەکا ئاوی لەشی ژنە باشە بۆ زانیاریتان لەبەرەوە ئەگەر هاتوو یعنی تۆ سێکست کرد بە حکمی ئاوی لەشی ژن بە ئەندامی زاوزێت دەکەویتن دەبی غوسل بکەیت ئەجینا تەنها تەواوت بێتەوە لە خۆتەوە تەنها شوێنەکەی دەشۆیت و تەواو يعني ماشي بونمونا فرموديتري عائشة مسند أحمد عن عائشة دوباره داد عائشة قالت قتي كان رسول الله صلى الله عليه وسلم بيغمبري الله كالله نزاون ويجي لسردا كرتو بيعدا هالدعوة يسلت المني من ثوبه بيغمبري الله تواوي لدلكاني خوي لا دبرت يعني شوني بيشو هذا ماتش دقرت بيغمبر لا يدبر بأرق الأذخار روچێک هەبووە ڕۆچێک لە دورگەی عەرەبی ئەها لێی خشاندووە ڕۆک بەقلیچکە دارێکە ڕۆچێک ئەها لێی خشاندووە ثم يصلي فيه يعني نەشی شۆریوە اینجا پێی نوێژی دەکرد طبیعی ويحطه من ثوبه يابسا ثم يصلي فيه يعني لەبەری دەکرد و نوێژی پێ دەکردەوە مشکلە نییە باشە وهروەها داد عائشة بيم أندله پیغمبری الله قاويتي
کاتێک سووری مانگانەی بووە ئەین بزانە زۆر بە تەفسیلی هاتیە باسی سپێرم و گەڵوبوونی پێغەمبەر و هەروەها بڕۆ سەر وەصفی لە بوخاری و لە موسلم وەصفی لەشی پێغەمبەر هەیە بن هەنگڵی سپی بووە و نێوگەڵی سپی بووە و گونی سپی بووە و ڕانی سپی بووە و یعنی بۆچی فەرمودەکتانی بڵێن بینیمان خەتە نەکرابوو هەفتە داوی بێرەوە بووە و هەتا وەکو دوایی وەکو مانگ بووە و صحيح بخاري كتاب الحيض واتا صحيح بخاري برتوشي سوري مانغانا باب مباشرة الحائض درقاي قايني جنك كسوري مانغانيتي قايني جنك كسوري مانغانيتي كاتي خوي لقل سمير قتكان ولامي أمامدانا وأقر هاتو بين بلن مباشرة بماناي سكس نيا دقي قرآن سبارد بصورة من قرآن بقرآن ولام دموا مباشرة لا دقەکانی تایبەت بە ڕەمەزان مباشرە بەمانای سێکس هاتووە من ئینکاری بکەن بەرامبەر بە پشتیوان عەبدوڵڵا دەقتان دەگەم دەتانگەم بە پیاو ئاگادار بن عن عائشة دڵێ قالت قوتي كنت أغتسل أنا والنبي صلى الله عليه وسلم من إناء واحد كلانا جنب عائشة دڵێ من و پێغەمبەری ئەڵڵا لە ناو یەک تەشت خۆمان دەشو غوسلمان دەکرد باشە وكان يأمرني فأعتذر ودڵێ سووری مانگانەم بوو فەرمانی پێدەکردم شتێک لە نێو قەدی خۆم ببەستم ئەها شۆڕ بێتەوە بۆی خوێنەکە نەبینی پێغەمبەری نازدار يعني بە گەورەی خۆی حەزی لە خوێن ڕشتن بووە بە حەزی نەکردی خوێن بینێ قلت وكان يأمرني فأعتذر فيباشرني وأنا حائض قاني لقل دادا كردم ومن سوري ما قانم بو وكان يخرج رأسه إلي وهو معتكف فأغسله وأنا حائض ولم زقود كاتق اعتكافي دكرواته وخلوت دیارە پەنجەرەیەکی کردی لە نێوان مزگەوت و ماڵەکەی سەری خۆی دەینا ئەوە سەریم دەشوەری کاتێک سووری مانگانم یعنی بە تەفسیلی باز دەکا هەموو شتێک باز دەکاتن سەبارەت بەمە و سمێڵ قوتەکان دڵێن مباشرە بەمانای ئەوە نی ئەی مباشرە بەمانای دڵێ یعنی لە مەمچی خشاندوویەتی و لە ڕانی خشاندوویەتی و لە نازانم چی خشاندوویەتی و هەتا بووایە یعنی هینی کردیا کاری سپیکاری کردیا ئەی بە قوربانی من باشە عائشة بون منباسي كردية لبخاري باب قراءة الرجل في حجر امرأته وهي حائض بخاري درقاي خوينوي قرآن للاين بياوك لسركوشي جنكي لكاتك دا جنكي سوري مانغاني عائشة ضلي إن النبي صلى الله عليه وسلم كان يتكئ في حجري وأنا حائض ثم يقرأ القرآن دڵێ پێغەمبەر عائشە دڵێ سووری مانگانێ بوو پێغەمبەر سەری دەکردە سەرڕانم ناوکۆشم و قورئانی دەخوێندەوە قورئانی پیرۆزی دەخوێندەوە پێغەمبەری ئەڵڵا کاتێک ژنەکەی سووری مانگانە بوو وەسەری بەڕانی دەکرد لێدان سمێڵ قوتەکان لەمەو پاش لە خۆتان وا بکەن سنەتە بخاري دوباره باب المباشرة الحائض سيد أو تفاصيل أنا من بوشي دي من أو ظلم يعني عائشة هم تفاصيل شيء باس كردي بلان باسي قالوا بني بيغمبرين كردي كوا بون من ختنا كرابوا فرمودة ترحموا دوات درستان كردي بخاري باب مباشرة الحائض عن عائشة قالت كانت إحدانا إذا كانت حائضا فأراد رسول الله صلى الله عليه وسلم أن يباشرها أمرها أن تتزر في فور عائشة دڵێ ئەگەر یەکێک لە ئێمە واتەژنەکانی پێغەمبەر سووری مانگانەی بایە پێغەمبەر فەرمانی ئەگەر بۆ پێغەمبەر بیویست بایە گانیان لەگەڵدا بکە فەرمانی پێدەکرد دەست بەجێ فەورەن پێغەمبەر زۆر شەهوانی بۆ ئاگادار بوون بەتایبەتی دوای ئەوەی ئەڵڵا جان لە بەهەشت قاپی خواردنی بۆ دەینی بە جوبرائیل دڵێ فریام کەوە دڵێ چۆن دڵێ کورا تاڵم پەشێوە
دەڵێ چۆن دەڵێ ینی توانام نەماوە دەڵێ خەم نەبی دەچی و جرت و فرتێک دەگا و دەست بەجێ دێت و یەک قاپ خواردنی بۆ دەینی ئەوە لە بەهەشت دەخوا یەکسەر سێکسی باش دەبی اینجا سێکسی باش دەبی جبرائیل دەڵێ چۆنی دەڵێ جبرائیل 11 فریام ناکەوێ دەڵێ ملک اليمین دەڵێ فریام ناکەوێ جبرائیل جان دەڵێ وبنات عمك وبنات خالك وبنات خالاتك وبنات نازم كشي مامتو كشي بورتو كشي أوي لسورة يحزاب دكا دالي جبرائيل جان فريام ناكون قرب بسرم كل بوخارنا جبرائيل ديتن دالتن وإن امرأة مؤمنة وهبت نفسها للنبي وإن أراد النبي أن يستنكحها دڵێ هەرژنێکی ئیماندار خۆی پێشکەش بە پێغەمبەری ئەڵڵا کرد و پێغەمبەری ئەڵڵا ویستی بیجێ تەبیعیە وتی بارك الله گوتی بارك الله ئێجا لێرە دەڵێ فەرمانی پێمان دەکرد شتێک لە نێو قەدمان بەستین بێتە خوارەوە ثم يباشرها اینجا لەگەڵیدا گانی دەکرد قالت وعائشة قتي سيدي عائشة وأيكم يملك إربه كما كان النبي صلى الله عليه وسلم يملك إربه وكمال إيوا وكو بيغمبر دتان تواني كنترولي شهوات خوتهم كان واتي يعني أوتان نيتو لكاتي غان كردن يعني لكاتي سكس كردن أوتان نيتو لكاتي سكس كردن كنترولي خوتهم كان أوتان يو ايوا اي بياوان ايوا لكام كامتان دتوان وكو بيغم ديار دادا عائشة براوردي بيغمبري نازداري كردية بصفوان ديار خالة صفوان زو آوي هاتو توا رنگ بخالة طلحش يعني براورد يعني موضوعك براورد دڵێ پێغەمبەر درەنگ تاوا دەبوو بەڵام ئێوە پیاوان زوو تاوا دەبن موضوعەکە بەراوردکاریە يعني پێیان دەڵێ وأيكم يملك إربه كما كان النبي يملك إربه وميمونة دڵێتن بژنێکی محمد سيكا كان رسول الله صلى الله عليه وسلم إذا أراد أن يباشر امرأة من نسائه أمرها فاتزرد وهي حائض أما جنيشتر طلع كاتك بيغمبر هذه لقام دهاتوا إما سوري مانغانا ما بو دعاية دكن إزرق لبركينو تأسي دكر بقان كردن استا أمهم فرمودانا سبارد بشهوتي بيغمبر كتان سبارد بشوازي قان كردني غسل کردنی سەر بە ڕان کردنی بەنێو کۆش کردنی بۆچی یەکێک لە ژنەکانی محەممەد فەرمودەیەکی نییە باشە بڵێتن پێغەمبەری ئەڵڵا خەتە نەکرا بوو بڵێتن پێغەمبەری ئەڵڵا خەتە نەکرا بوو نییە یەک فەرمودەتان نییە تۆزێک ڕێز لە خەڵک بگرە ناوی خەڵک مێنە دەتان کەم بە فلیم 2 ساڵ ئێوەم کردووە بە فلیم باشە 2 ساڵ ئێوەم کردووە بە فلیم دواتر من لە چوارچەوەی فەرمودەکان دەرنەچووم لە چوارچەوەی فەرمودەکان و دەقەکانی قورئانەکەتان دەرنەچووم یەک دەقی قورئانتان نییە باشە یەک دەقی قورئانتان نییە بڵێ خەتەنەکردن فەرزە فەرزی ئیلاهیە دەقی قورئانتان هەیە بڵێ ملک اليمین فەرزێکی ئیلاهیە کوشتن فەرزی ئیلاهیە نازانم چی فەرزی ئیلاهی لە قورئانەکەتان دانیتانە دوو یەک فەرمودەتان نییە بڵێ محەممەد خەتە نەکراوە ئیبراهیمی کوڕی خەتە نەکراوە داد عائیشە خەتە نەکراوە خەدیجە خەتە نەکراوە فاتیمە خەتە نەکراوە ئەبوو بەکر خەتە نەکراوە عومەر خەتە نەکراوە عوسمان خەتە نەکراوە عەلی خەتە نەکراوە بوونی نییە باشە بوونی نییە باشە لە تراسی ئیسلامی بوونی نییە وەتەنانەت مسلمانان هاتوون زاد الميعاد
ابن القيم الجوزية فصلێکی هەیە لە پەرتووکەکەی چی دەڵێ یەک دەقە ببورن بيزم تحفة المودود بأحكام المولود شي دلي فصل في ختانة صلى الله عليه وسلم فصل سبارد بختنة كرني بيغمبر ضليتن سيتي روانين هيا ضلي يكم أنه ولد مختونا مسرورا ضلي كاتق لدايق بو اوتوماتيكين ختنة كرابو وات الله ختنة يكردو ناوز جي دايشي بلام ضلي ذلك الحديث لا يصح بلام ام فرموديا رازنيا وفرموده كاني سبارد بما همو ناكو چان تدايا ودليتن اگر هاتو مروفيك بختنة كراوي لدايق بي وقوايا او مروفا نقصتانا كمكوري هي باشا وبفعلي جوايا ئەو کەسانی کەوا بە خەتەنەکراوی لەدایک دەبن هەندێکیان لە ڕووی عەقلیەوە ناتەواون دووەم دەڵێ أنه ختن صلى الله عليه وسلم يوم شق قلبه الملائكة دەڵێ ئەو ڕۆژە خەتەنەکرا کاتێک لە ماڵی حەلیمەة السەعدیە بوو کاتێک فریشتەکان هاتن سینجان شەق کرد ئەڵقەی سەودائیان دەرینە بەڵام دەڵێ هیچ فەرمودەیەکی بەسەنەد نییە سەبارەت بەمە کە ئەو کات جوبرائیل و فریشتەکان وانەشیان کرد بێ کاتێک پیس و پۆخلی دڵیان دەرێنە گوناحەکانی دڵیان دەرێنە مناڵ بوو کەوا گەڵ و گونیشیان خەتەنە کردووی دەڵێ ئەمەش هیچ ئەسڵ و ئەساسی نییە سێیەم دەڵێ أن جده عبد المطلب ختنه يوم سابعه دەڵێ باپیرەی عبد المطلب ڕۆژی حوتەم خەتەنەی کردیە کاتێک محەممەد تەمەنی 7 ڕۆژ بووە اینجا دەژڵێ بۆ دەڵێ چونکە عەبدولموتەڵیب زانیویەتی ئیبراهیم عەلەیه السەلام ئیسحاقی لە ڕۆژی حوتەم خەتەنە کردووە لەبەر ئەوە پابەند بووە بە ڕێنمایەکانی ئیبراهیم ئیبراهیم یعنی عەبدولموتەڵیبێکی بتپەرست ناوی لە مناڵەکانی نایە عەبدولعەزە و عەبدولمەناف و بتپەرست بووە بەڵام لەوەیە بڕوای بە ئیبراهیم هەبووە وتی ئیبراهیم کردوویەتی بەڕاستی هەرچەندە ئیبراهیم لە هەر ڕۆژی کارۆک ئاماژەم پێکرد دەبێ ئەوەی بکەن یعنی ئیبراهیم کردوویەتی عەیبە نابێ ئەماش فەرمودەکان ناپۆچیان تێدایە ئەسڵ و ئەساسیان نییە هەتا خۆشی بۆ نمونە ابن القیم وەدەڵێ دەرێ لەبەرەوە لە ئاخیرەکەی الله ئەعلەم پێغەمبەرەکەتان خەتەنە نەکراوە باشە پێغەمبەرەکەتان بە هیچ جۆرێک خەتەنە نەکراوە و فەرمودەیەکی تر هەیە بۆ نمونە لە صحیح بوخاری ئاماژەی پێ دەکات ئەمەیان داوتە جارێکە ئەمەیانە بوخاری کتاب بەدء الوحی سەرەتای وحی شایەتێکی هەرقوڵ دەینەوە هەرقوڵیس کەوا ئیمپراتۆری ڕۆم بێزەنتی فەرمودەکە چی دەڵێ دەڵێ ئەبوو سوفیان لە کاتی سڵحی حودەیبیە ئەو کات کافر بوو مشتریک بوو دژی محەممەد بوو توجارەتی دەکرد بۆ شام هەرقوڵ پیاوێکی بەدوادا دەنێری دەڵێ کەسێکی قوڕیشی نییە بۆم بانکەن ئەو کات لە ئۆرشەلیم دەبیتن یعنی گوایە هەرقوڵ دەچن ئەبوو سوفیان دەدۆزنەوە و بانجی دەکەن دەڵێ وەرە هەرقوڵ ئیمپراتۆری ڕۆمانیش بێت ئەبوو سوفیان دەچی دەڵێ تۆ ئەو پیاوەی دەناسی کەوا هاتی ئیدعای پێغەمبەرەتی دەکات دەڵێ بەڵێ دەڵێ کابرایەکی زۆنە چۆنە دەڵێ زۆر محتەرەمە ئەی باشە ئەبوو سوفیان بۆچی نەدەبووی بە موسڵمان تاوەکو فەتحی مەککە ئەینجا سەیریکە خەڵکی لەگەڵدایە بەڵێ خەڵک زۆر لەگەڵی دەکەوی بەڵێ خەڵکی ئەژاری لەگەڵە بەڵێ لە بنەماڵەکەی مەلیک هەبووە نەخێر لە شەڕەکانی سەرکەوتوو بووە دەڵێتن هەندێک جار ئەو سەرکەوتوو بوو هەندێک جار ئێمە سەرکەوتوو بووینە دەڵێ بۆچی ئەو پرسیاران دەکەی دەڵێ وەڵڵاهی مۆزوعەکە چۆن بوو دواتر قەشەیەکی لەگەڵە قەشەکە ناوی چییە ئیبن ناتوور بە ئەبوو سوفیان دەڵێ دەزانی بۆچی ئەبن ناتوور مەسیحیە دەڵێ ئەبوو سوفیان دەزانی بۆچی ئەو پرسیاران دەکات دەڵێ بۆچی دەرێ هەرقوڵ بەرەبەیانی بوو لە خەو هەڵسا زۆر بێتاقەت بوو سەیرێکی ئاسمانی کرد وتی من لە ئاسمان فرشتەی خەتەنەکردن دەبینم فرشتە هەیە لە ئاسمانی خەتەنەکردن فرشتە زانی من فرشتە هەیە پاڵ بە هەوردنێ بەڵام فرشتەی خەتەنەکردنیشیە
وتی فرشتەی خەتەنەکردن دەبینم ئەو پێغەمبەرە دەبی خەتەنەکرابێ ئەوەی من فکری لێ دەکەمەوە کە پێم وایە دەبی پێغەمبەری بدی خەتەنەکرابی دەڵێن ئێستا چی بکەین جەنابی هەرقوڵ ئیمپراتۆر وەفدێک دەنێری بۆ مەدینە ئەوە لە وەختی سوڵحی حودەیبیە وەفدێک دەنێری بۆ مەدینە لە مەدینە دەچن جەناب ئەنچیان وەڵا ئێمە وەفدی هەرقوڵین بۆ چاتین دەمانەوەی پێغەمبەری ئەڵڵا بین پێغەمبەری ئەڵڵا دەڵێ زەحمە نەبیە گەڵ و گونت بکەیتەوە یەڵە دەین فەرموبای بە خەتەنە کراوە بەپەلە بەڵ دەگەڕێنەوە بۆ لای هەرقوڵ دەڵێن هەرقوڵ گیان خەتەنە کرابوو ئەو فەرمودەی لە بوخاریدا هەیە پێغەمبەری ئەڵڵا خەتەنە کرابوو کەواتە خۆیەتی و پێغەمبەرە ئەو کلاواتانە بەرامبەر بەشی بەکاردێنن تخوا شەرم ناکەنەوە تخوا شەرم لە خۆتان ناکەنەوە تخوا شەرم ناکەنەوە لەگەڵ ئەم درۆیانە اینجا فرمودەیەک هەیە لە أبو هريرة جرابيتي ولا صحيح مسلم كتاب الفضائل ضلت عن أبو هريرة قتي قال يعني أبو هريرة قتي قال رسول الله اختتن إبراهيم وهو ابن 80 سنة بالقدوم بيغمبري الله فرموي حضرتي إبراهيم ختنك ركاتك 8 ساڵ إيه محمد درۆ دەکەی بابی بابم درۆ دەکەی لە خۆتەوە ڕقمتان لێداوە و دەین و دەبەن و هەتاوە کردو بۆچی چکە پەرتوچی پیرۆ سەردەمی کۆن پێمان دەڵێ کاتێک یاوەی عەقدی بەستا پەیمانی بەستا لەگەڵ ئیبراهیم تەمەنی 99 ساڵ بوو باشە دەڵێ ئەی ئیبراهیم بۆ ئەوەی خۆت و نەوەکانت پابەندی بەڵێنەکەم بن کە ئێوە شەعب الله المختارن شەعبی منی یعنی هەڵبژێردراون دەبێ ئەو چەرمەی کۆتایی ئەندامی جاوزەی نێرینەتان لێ بکەنەوە دەڵێن ئیبراهیم ئەوە لەسەر تەختەیەشی دادنێ بە تەورداز لێ دەدا تەمەنی چەند دەبێت 99 ساڵ دەبێت و ئیسحاقی لە تەمەنی 8 ڕۆژی دەکات سمەرجیان لە تەمەنی 13 ساڵی دەیکا بۆی پابەند یعنی بۆشی و هەر لەسەر بنەمای ئەو هەموو ناکۆچیانەی کەوا لە ئیسلامەکەی محەممەددا هەیە سەبارەت بە مۆزوعی خۆشیان نازن بۆچی خەتەنە دەکەن و لەسەر چ بنەمایەک بۆ نمونە هەر کەسێک لە ئیسلامدا کەسێک خەتەنە نەکرابی ئەمە کاوا گرنگیت کەسێک خەتەنە نەکرابی نە ئیمانی قبوڵە نە شەهادە هێنانی قبوڵە نە نوێژی قبوڵە وە تەنانەت سەبارەت بە ژنانیش دەڵن دەستاوی خۆش نییە باشە دەستاوی خۆش نییە واتە ئەگەر کاتێک خواردن دروست دەکەن ئەمە لە هەندێک سەرچاوی ئیسلامدا هەیە بە گوێرەی بۆ نمونە مەزهەبەکانی ئیسلام هەندێکیان ئەمە تێڕوانی نیانە کە بەم شکل و شێوەیە موضوعەکانم تاو کردن سەبارەت بەمە لەبەرەوە ئەو مۆزوعانەی دەبینەی ئیسلام تەنها هاتووە تەقلیدی کردوتەوە و تەنانەت تەمەنی دیاری کراوتان نییە بۆ خەتەنە بۆ نمونە لە ئاینی یەهودی ڕۆژی هەشتەم دەبیت بکرێ تۆفان بی بای بێ باران بێ بوومە لەرزە بێ ڕۆژی قیامەت بێ دەبی بکرێ پابەندن چکە بەڵێنێکی خوداییە لە ئاینەکەی ئێوە کەی چ ڕۆژێک چکە ئێوە بە هەرەمەکی وەرتانگرتی و بە نەزانی وەرتانگرتی و نازان مۆزوعەکە چییە بە کەیفی خۆتان 2 ڕۆژیە و 5 ڕۆژیە و 1 هەفتەیە و 8 ساڵیە و 10 ساڵیە بە کەیف خۆتان هەر کاتێک بتانەوە دەیکەن چکە هیچ مۆزوعەک نییە هیچ عیبرەتێک نییە ئێوە لە خۆتانەوە دێن ئەو مۆزوعە دەکەن لەبەرەوە لێرەدا بۆمان ڕوون دەبێتەوە تەنها محەممەد تەقلید نەک محەممەد ڕەنگبی ئەوانەی دوای محەممەد تەقلیدێک بی وەریان گرتبی بێ بنەما لە ئاینی جوولەکە هەر کەسێک بۆ خۆی شتێکی وەرگرتیە کەوا هیچ ئەسڵ و ئەساسی نییە پێغەمبەرەکەتان خەتەنە نەکراوە هیچ فەرمودەی ڕاز نییە سەبارەت بە خەتەنەکردنی لە قورئانەکەتاندا نییە دادا عائیشە خەتەنە نەکراوە فاتیمە خەتەنە نەکراوە کوڕەکەی محەممەد کەوا لە مارەی قبطی بوو تەمەنی 18 مانگ بوو خەتەنە نەکراوە
عمر ختنە نەکراوە، ئەبوو بەکر ختنە نەکراوە، عوثمان ختنە نەکراوە، عەلی کوڕی ئەبی تاڵب ختنە نەکراوە. ئێوە هاتوون بە گەوجێتی بە دەبەنجی بە دوای مەوزوعەکە کەوتن ختنە. مەوزوعی ئیبراهیم کەوا لە سفر تەکوینە لە سوڕەتی حەفدە پەیوەندی بە عەقدی ئیبراهیم هەیە لەگەڵ خوداکەی سەبارە بە شەعب الله المختار، سەبارەت بەوەی کەوا خاچی کەنعانیەکان بە بەنی ئیسرائیل دەدا. ئێوە بۆچی هاتن گەڵوبوونی مناڵەکانتان هەتک دەکەن؟ لە پای چی؟ بەدەبەنجەوە تێکەوتون دێن ئەو کارە دەکەن بێ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ سەر ئەسڵ و ئەساس، بگەڕێنەوە بۆ سەر بنەما. دەبڕ ئەگەر من درۆ دەگەم بڕۆ بخوێنەوە، دەبەنجینە. دەبەنگ بڕۆ بخوێنەوە. تۆ بۆشی بە من دڵی درۆ دەکەی؟ من سەرچاوم پێوتی سفر تەکوین سوڕەتی حەفدە، بڕۆ لە ئاەتەکانی یەکەمەوە بخوێنەوە تاوەکو 2 ئاەت قسەی ئیبراهیم لەگەڵ خوداکەی خۆی، وە بڕۆ قورئانەکەت بگەڕێ لە ئاەتی ژمارەیەک تاوەکو 2 ئاەت تێیدا نیە سەبارەت بە ختەنە. ئەگەر هات و ختەنەکردن مەوزوعێکی گرنگ بایە من دڵنیام ئەڵڵاکەت ئاماژەی پێ دەکرد. بڕۆ یەک فەرموودەی ڕاستن بۆ بێنە محەممەد وانە کرابی، عائیشە کرابی، فاتیمە کرابی، ئیبراهیم کرابی، عومەر کرابی نییە. خۆ بە زۆری نییە. دەتانەوێت بە زۆری دایک تاشن؟ بوونی نییە. خۆ بە زۆری نییە. مەوزوعەکە بە زۆری نییە. تۆزە عاقڵ بن تێبگەن. دواتر خاتەنەکردن زەرەری هەیە بۆ پیاو، ڕاستیەکەی زەرەری زۆرە. باپیرەی هەمووتانمانتان هین کرد لە ڕێگای ئەو ئیسلامە. پیاو هەر بەژنەکەی دڵی سەلام عەلەیکوم تاوا دەبی، هەماڵم بە قوڕ نەگرت بن. چەندەها گەنج پەیوەندیان بە من کردیە کات خۆی لە پەڵتۆچی مدایان وە سیمینار بکە سەبارەت بەو مەوزوعی زوو تەوابوونی پیاو. چەندەها سیمینارم کرد و کاتی من بناسی ئەوی لە پەڵتۆ کاتی خۆی کەوا ژوورێکم هەبوو لە پەڵتۆ قسەم دەکرد سەبارەت بەو بابەتانە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە. یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە کۆتایی ئەندامی زاوزەی نێرینەی پیاو زۆر حەساس دەبێت، چکە چەرمەکەی پێوە نەماوە. ئەمەی زۆر پێی پیاوەکان تووشێ و کێشێ دەبن. لە پای چی؟ هیچ سنەتە. سنەتی پێغەمبەرەکەت کردبی، پێغەمبەرەکەت خۆی سنەت نەکراوە، خەتەنە نەکراوە دەبنگ. يا ابن مقاطعة البذور. يعني سيرة. نا باب آخر هەندێکیان جوێنی زۆر قێزەوەندن بەڕاستی، ینی قابل نییە ڕێگایان لێ بدەیت. جوێن بە دایکدان بەڕاستی هێلی سوورە، چونکە دایک خۆشەویستترین کەسە نابێ ڕێگا بدرێ، جوێن بە دایک بدرێ، دەبی فێرە ئەدەب و ئەخلاق بن. و ئەلبەتە ئەوانت دێنەوە، چونکە دەبی ئێستا بچن خەریک بن فەیسبووکێکی تر دروستکەن. وەکو ساڵێک بە لەێستا دانیشیان دەگوت تا ئێستا 6 فەیسبووکم دروست کردیە، دەیگوت بڵۆکم دەگەی دروستی دەکەمەوە. با بچن بە خەریکی دروستکردنی فەیسبووک بن، چونکە لەگەڵ ڕێزم قینجیان نەک تەنها فێرە جیهادی دوبرە و حەز دەکەن ئەبوو بەکر بەغدادی سواریان بێ، بەڵکو قینجیان پتە پت دەکا بۆ قسەکانی پشتیوان عەبدوڵڵا، خۆیان بۆ ناگیرێ. کاتێک پشتیوان عەبدوڵڵا بڕوا بکەن، زۆربەی زۆریان نایستا جوێن دەدەن، لە پشتینەکەژنا لە پشتەوەکەژان پێ دەکەن زەردەخەنەیان لە ئەوەندە حەزیان لێیە. یعنی دەزانی چۆنە پێی خۆشە و دەشی هێشی. ئێباوی با من خۆ لەی خۆش نابم چاویشی هەڵ، من دەزانم یعنی پێت خۆشە و دەشت هێشی. من دەزانم پێت خۆشە و دەشت هێشی، یعنی وە چێشمەوە ناخۆشە زیاتر نەوەڵڵا دێشی. ئێباوی با من خۆ لەی خۆش نابم. یعنی ئێوە لەو بابەتەن دەشتان هێشی و پێشتان خۆشە، پێشتان خۆشە. جا بڕۆن ئەو قسانەشم ببڕن و دایبنن لێتان بێمنێتم، بە قۆندەرەتان دانانێم.
هەر پیاوەکەتان بێنن ئەگەر هاتوو نەمکرد بە فلیم من ئێوە 1400 ساڵە مرۆڤایەتی هەتک دەکەن بەڵێنم داوە بەڵێن دەبی هەتکتان بکەم دەبی بتانکەم بە مەزە نامەردەکان ئەوانەی کەوا عەقڵی خۆتان گرێداوە دەتانەوێت کۆمەلگای مرۆیی بجێڕنەوە بۆ سەدەی حەوتەم کەوا لە دوورگەی عەرەبی چی کراوە بمان بنەوە بۆ ئەو سەردەما باشە کاتێک شاد بۆی بەڕێز و ئازیز هەر بژین بڕۆ سمێڵ قوتەکان بۆ خۆتان بڕۆن ئەو شۆ یعنی هینەکان بخوێنەوە فەرمودەکانی دادا عایشە بخوێنەوە ئەگە سوتفە من دەزانم ئێوە زۆر سەیری پۆنۆگرافی دەکەن بەڵام ئەگەر هاتوو کارەبا و شتیوانە بوو پەرتوکەی پەیدا بگەم بۆ خۆتان لە ناو جێگا بیخوێنەوە خاستن پەرتوشی نیکاح زۆربەی فەرمودەکانی دادا عایشەی تێدایە وای خۆشە بکرێ بە فلیمی سینەمایی بۆتان زۆر میمە دەزانی زۆر میمە مەستە لیسانی وەهوە صائم پێغەمبەری ئەڵڵا زمانی مشتم وە بە ڕۆژوو بوو باشەڕنی وەهوە صائم پێغەمبەری ئەڵڵا منی گا و من بە ڕۆژوو بووم هەر لەبەرەوە ئەو مەلایە بۆن من لە ڕەمەزان کاتێک هات قسەی لەسەر گوتی خۆی لە ڕەمەزاندا بۆت هەیە خۆت بەش نەکەدووە بنێ لیا کەشف بووە سەیریکە لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی ئینتەرنێت هەموویە کەشف بووە یعنی قینجیان بە دیار کەوتووە ناتوان لە خەڵکی بشارنەوە مەلا هاتووە هەڵستر یعنی خۆی دەزانی چۆنە یعنی عەرەبەکانش ئێستا دڵن ماچکردن ئاساییە لە ڕەمەزان ڕۆژی ناشتێنی خۆی ئاساییە خۆت ئەها وەژنەکەت دووە بنێ وەژنەکەت بۆ بنێ ئاوا یعنی ژنەکەت لە مدبە خەریکی هین و ئەها لە دواوە خۆتی پێوە بنێ ئاساییە کەشف بوون چکە هەمووی کەوتۆتە دەرەوە هیچتر ئێوە ناتوانن بەرگری بکەن پێشتر شێخ و شەیتانەکان ئەو فەرمودانەیان دەزانی و لە خەڵکیان دەشاردەوە هێشتا مەجاڵی تێدانی ناتوانن بشارنەوە هیچ تر هەمووی لە دەرەوەیە هەر هەمووی لە دەرەوەیە باشە کاتێک شاد بۆی بە ڕێز و ئازیز هەر بژین